بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دیاردێش لە شاری هەولێر کۆنفرانسێک بەڕێوە چوو هاوکات حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو هەوڵێکی بۆ قەڵاچۆکردنی ئەو مادە هۆشبەرانە خستۆتە گەڕ بۆ مەبەستەش لێژنەیەکی باڵایی پێکهێناوە. نەخشە ڕێگایمان تەقدیمی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە و بە هەمانجی هەموو وەزارەتەکان و ئەوانیش ڕەزامەندیان لەسەر داوە. نەخشە ڕێگاکە خۆی لەوەدا دەبینێتەوە کە هۆشیاری تەندروستی بڵاوکرێتەوە هۆشیاری بڵاوکرێتەوە لەسەر ئەو مادە بێ هۆشبەرانە گۆڕینی چەند یاسایەک لەوانەی کە مەسەلەن ئەو ئالوودەبووانە بە تاوانبار حساب نەکرێن و بە نەخۆش حساب کرێن هەروەها سێم شت بابەتی ئەوەیە کە ڕێوشێنی تۆکمە بگرێتە بەر بۆ مەنعکردنی ئەو مادە هۆشبەرانە بۆ هاتنی هەرێم لە 2014 پلانی ئەومانە بۆ لە هەولێری پایتەخت سنتەرێکی گەورە دروستکەین بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە نەمانتوانی دروستکەین و ئێستا پلانی ئەومان هەیە کە لە هەولێری شو لە سلێمانی 2 سنتەر دروستکەین بۆ ئەوەی کە یارمەتی دەر یاخود چارەسەری ئەو ئالوودانە. لە ئێستادا 658 کەس بە تاوانی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانیکردن بەو مادانە لە زیندانەکانی کوردستاندان لەو ژمارەیەدا 20 کەسیان ئافرەتە و 5 کەسیشیان لە خواروی 18 ساڵیدانا. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستانیش ڕای دەگەێنێت لە ماوەی ڕابردوودا 50 کەسیان بە تۆمەتی هەوڵدان بۆ بردنە ژوورەوەی مادەی هۆشبەر بۆ زیندانەکانی چاکسازی دەستگیر کردووە. لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەسەرەوەین کە دەبێت سنتەرێکی تایبەت لە ناو چاکسازیەکان بکرێتەوە بۆ ئەوەی کە دکتۆرەکان و هەم توێژەرە کۆمەڵاتیان کار بکەن لەسەرەوەی کە مادە هۆشبەرەکان ئەوانەی کە توش بوون ئاڵوودە بوون جارێکی تاهیل بکرێنەوە بۆ نێو کۆمەلگا. 61 ئێرانی هەیە لە کاتی خۆش 95 تر لە ئێرانەکان گەڕاونەتەوە ئێران لە جارێکی تر 25 گەڕاونەتەوە واتە بە کۆی گشتی 120 ئێرانی گەڕانەوە 13 تورکی هەیە و سووری 19 سووری هەیە کە ئەمانە زۆربیان ئەوانن کە بازرگانیان کردووە بە مادە هۆشبەرەکان. تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەر لە یەکتر جیا نەکراونەتەوە. یاسا بە یەک چاو سەیران دەکات. بەڕێوەری گشتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانی سلێمانیش دەڵێت ئەو جۆرە سزایانەی کە بە پێی یاسا بۆ بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەر دیاری کراوە وەکو خۆی جێبەجێ ناکرێت. قانونێکمانەی ساڵی ژمارە 68 ساڵی 1965 لە دوو فەقەرە باز لە مادە هۆشبەرەکان دەکات. فەقەرەی یەک ئەو کەسانی کە بازرگانی پێوە دەکەن حکومەکانیان لە سێدارەدان بووە و بە سەراگرتنی موادی مەقولە و غێر مەقولە بووە. بۆ کەسی بەکارهێنەریش نابێت لە 3 ساڵ حکومەکەی کەمتر بێت. بەڵکو بازرگان لە سێدارەدان نەماوە لا ئێمە تەنفیز ناکرێت بووە بە موعەبەد و ئەوانی تریش مەحکەمە ئەڵڵا 6 مانگە و 8 مانگە و ساڵە. بەپێی ئامارێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 3,300,000 کەس لە جیهاندا بەهۆی مادە هۆشبەرەکان گیان لەدەست دەدەن و 250 ملیۆن کەسیش ئاڵوودەی بەکارهێنانی دەبن. هاوکات بەکارهێنەران تەمەنیان لە نێوان 15 ساڵی بۆ 65 ساڵیدایە. لە هەردوو ڕەگەزی نێرومێ لە کوردستانیش ڕێژەی ئاڵوودەبوون بەو مادانە گەیشتووەتە نزیکەی لە 105 کە بە ئامارێکی دڵخۆشکەر داناندرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.